لا گفتوگۆکانی ئەمریکا و عێراق بۆ کشانەوەی هێزی هاوپەیمانان چی ڕوویداوە؟ بۆچی ڕۆژئاوای کوردستان دەکەوێتە مەترسی؟ بە پێی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرزی ئەمریکی، گفتوگۆکانی واشنتن و بەغدا لەسەر کشانەوەی هێزی هاوپەیمانان لە عێراق بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینیوە. بە جۆرێک بەپێی چەند سەرچاوەیەک پرۆژەکە گەڵاڕەکراوە و تەنها ڕاگەیاندنی ماوە. ئەمریکا ئێستا 2500 سەربازی لە عێراق هەیە کە ئەرکیان پێشکەشکردنی هاوکاریە بە عێراق لە بواری ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. بەپێی زانیاری ڕۆیتەرز، بە قۆناغی یەکەم کە کۆتایی ساڵی 2025 دەست پێ دەکات، هێزەکانی هاوپەیمانان لە بنکەی عین ئەسەد لە پارێزگای ئەنبار دەست بە کشانەوە دەکەن. لە کۆتایی ساڵی 2026 هێزەکانی ئەمریکا لە بنکەی هەولێر دەکشێنەوە. چاودێرانی ئەمریکا پرۆژەکە بۆ پێگەی وڵاتەکەیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە مەترسی دەزانن. پێیان وایە هاوکار دەبێت بۆ بەهێزکردنی جێنفوزی ئێران لە عێراق و ناوچەکە. بەشێک لە نیگەرانیەکانی دیکە پەیوەندیدارە بە ڕۆژاوای کوردستان کە بە بڕوای چاودێران ئەگەر ئەمریکا لە عێراق و هەرێم بکشێتەوە، وا دەکات لە ڕۆژاوای کوردستانیش بکشێتەوە، چونکە ئەو کات کەناڵی عێراق و هەرێمی لەدەست نامێنێت بۆ ناردنی هاوکاری بۆ هێزەکانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژنامەی عەرەبی جەدیدیش لە زاری سەرچاوەیەکی نزیک لە سوودانی ڕەتی دەکاتەوە لەگەڵ واشنتن وادەیەکیان دیاری کردبێت بۆ کشانەوەی هێزەکان. ئەوەی هەیە گروپە میلیشیاکانی نزیک لە ئێران فشاری زۆر دەخەنە سەر سوودانی بۆ کۆتایی هێنان بەبوونی ئەمریکا لە عێراق، کە ئەگەر ئەو پرۆژەیەش سەر بگرێت، هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان زەرمەندی سەرەکی دەبن و دەکەونە بەڕەحمی وڵاتانی ئیقلیمی.